ڕاگەاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە مەحکومکردنی کوشتنی سیاوە ژالک لاوێکی خەڵکی مەهاباد و دەربڕینی داخ و پەژارە سەبارەت بە گیان بەخەتکردنی ژمارەیەک پێشمەرگە. مێژووی کۆماری ئیسلامی پڕە لەو جنایەتانەی کە هەرگیز لە بیرەوەری خەڵکی ئێران و کوردستان ناسڕێتەوە. لەسەر زۆڵ موستەمەکانی ئەم ڕژێمە دەرهەق بە خەڵک دەکرێت چەندین کتێب و نامیلکە بنووسرێت. هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی دڵتەزێنی گیان بەخەتکردنی ژمارەیەک لە پێشمەرگەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و گەریلاکانی پەژاک لە شاری مەهابادیشەوە هەواڵەکان باسییان لەوە کرد کە ڕۆژی چوارشەممە دەی پوشپەڕ 1405 تاوی چەند کەس لە لاوانی ئەم شارە تەنیا بە تاوانی لەبەرکردنی جلوبەرگێک کە هاوشێوەی جلوبەرگی پێشمەرگە بووە کەوتونەتە بەر هێرشی بەکرێ گیراوانی سەربەڕژیم. لەم هێرشەدا سیاوە ژالک بە زەبری چەق و گیانی لە دەستدا و چوار لاوی دیکەش بە سەختی بریندار بوون. فەرماندەی هێزی انتزامی ڕژیم لە مەهاباد بە مەبەستی هێوەرکردنەوەی ڕق و تووڕێی گشتی خەڵک ئێدعایەوەی کردووە کە تۆمەتباری ئەم تاوانیان دەستگیر کردووە. بەڵام خەڵکی مەهاباد باش دەزانن کە کاربەدەستان و بەکرێ گیراوانی حکوومەتی ئیسلامی گەلێک تاوانی هاوشێوەیان ئەنجامداوە کە لە سای سەرکوت و بێدەنگیدا لەبیر کراون. ئەم تاوانە بۆ خەڵکی مەهاباد و بیرهێنەرەوەی کوشتنی بێبەزەیانەی شوانە سەید قادریە لە ساڵی 1384 هەتاوی تاوانێکی کە لەو سەردەمەدا ڕاپەڕینێکی یەک مانگە و مانگرتنێکی گشتی و سەرتاسەری لێکەوتەوە. لە ماوەی دوو شەوی ڕابردووشدا لاوانی مەهاباد لە ناڕزایەتی بەرامبەر بەم تاوانە نوێیە ڕژاونەتە سەر شەقامەکان و دوێنێ تەرمی سیاوە ژالک لە نێو خەم و پەژارەی هەزاران کەس لە خەڵکی ئەم شارە بە خەک سپێردرا. کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوەی ڕای دەربڕینی داخ و پەژاری قوڵی خۆی سەبارەت بە گیان بەخەتکردنی پێشمەرگە و گەریلاکانی ئەم دواییە خۆی باو بەشی خەمی بنەماڵە دۆستان و هاوڕێیانیان دەزانێت و سەرخۆشییان لێ دەکات. ئێمە کوشتنی سیاوە ژالک ئەو لاوە بێدفاعی کە لە شاری مەهاباد بووە ئامانجی قین یان قین لە دڵانی بەکرێ گیراوانی حکومەت بە توندی مەحکوم دەکەینەوە هاوخەمی قوڵی خۆمان لەگەڵ بنەماڵەی ئەم ئازیزە گیان بەخت کردووە و خەڵکی مەهاباد ڕادەگەێنین. ئێمە هاودەنگ لەگەڵ خەڵکی ناڕازی مەهاباد خوازیاری ئەم خاڵانی خوارەوەی. پێکهێنانی لیژنەیەکی سەربەخۆ و بێلایەن لە دەرەوەی دامەزراوە ئەمنی و دادوەریەکانی حکومەت بە مەبەستی لێکۆڵنەوەیەکی شەفاف لەسەر ئەم پرسە و ناسینەوە و سزادانی هەموو ئەنجامدەران و فەرماندەرانی ئەو تاوانە. کۆتایهێنانی بەپەلە بەو کەش و هەوای ترس و تۆقاندنەی کە هێزە حکوومیەکان و ئەمنیەکان بەکرێگیراوانی حکومەت لە دەژی لاوانی کورد لە مەهاباد و شارەکانی دیکەی کوردستان خۆڵقاندویانە. ئازادی بێشەرت و مەرجێ و لاوانەی کە لە ڕەوتی ناڕزایەتی و خۆپیشاندانەکانی ئەم دوای مەهاباددا دەست بەسەر کراون و هەروەها ڕاگررتنی هەر چەشنە بە دوواداچوونێکی دادوەری و ئەمنی لە دژی ناڕازیان و دابینکردنی مافی خەڵکی کوردستان بۆ خۆپیشاندانی هێمنانە و دەربڕینی تووڕێی و ناڕزایەتی خۆیان بەبێ سەرکوتکردن. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران